ئێمە لە ڕاستیا ئەو بینایی خۆمانیەوە بیژنگێکی شایستەش نییە بە خوێندنی ئەکادیمی و زانکۆ کۆلێج بۆیە چارەنووسی زیاتر لە 400 خوێندکارمان لە دەوامی بەیانیان یاوان لە بەردەم مەترسیدا ئەگەر لێمان وەرگرنەوە چەند جار پرۆپۆزەڵەکەمان تەواو کرد و ناردوومانەتە وەزارەت بۆ وەزارەتی پلاندانان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بەوەی ئەو بارودۆخانە هەیە وەک پێویست بەرەو پێشوونی بەخۆیەوە نەبینیەوە و لێرەش داوا لە خێرخوازانەکەی ناوکارمان و داواش لە بەڕێز لە گوڵام کەناڵی بەڕێستانەوە داوا لە بەڕێز کاک پاڤڵ تاڵەبانی سەرۆکێتی نیشتیمانی کوردستانەکەین کە ئەو بەڵێنەی دای بە خوێندکارەکانمان لە کۆبوونەوەی لەگەڵ خوێندکارانی خۆپیشاندە 2 ساڵ لەمە پێش ئەو بەڵێنەمان بۆ جێبەجێ بکە بە گەشتبینی و ئومێدەوە چاوەڕێی جێبەجێکردنەوە بەڵێنین بۆ ئەوەی لانی کەم کۆلێجەکەمان بێ بە خاوەنی کەمپ و بینایەکی شایستە و خوێندکارەکانمان لە ژنگێکی جوان و شایستەی تایبەت بە ئەکادیمیادا وانە بخوێن. چەند جار داوایان لێکردوینەوە خودی جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی داوایان لێکردوینێتەوە کە ئێمە چەند ساڵە لەو بیناین و پێویستیانەوانژ ئێمەش پێویستمان بە بینایەکەی بۆی لە بریەوە لەو بینای خۆمان